بسره دیمی دگاوی رانی بشر خواریو کربشو یانی مناوی خوای گەورە و میێرەبان بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت لە پرۆگرامی کینوەی هەواری هەورامان لە خزمەتتان ئاوین ئەمڕۆ ئەمانەوێ باز لە کەرتی گەشت و گوزار بکەین لە ناوچەی هەورامان دیارە ناوچەی هەورامان یەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین گەشتیان ڕووی تێگا لە عێراق لە باشوورەوە لە ناوچەی پارێزگاکانی ترەوە مانوێ بزانین خزمەت گوزاریەکان و هەروەها ئەو پێویستیانەی کە بێ لە ناوچە گەشتیاریەکانە هەبێ و بە دوواداچوونێک بۆ بابەت و بارەدۆخی کەرتی گەشت و گوزاری لە هەورامان بینەرە ئازیز و وەشەویستەکە هەوار و هۆرامانی سڵاوی گەرم تاو نەبوو دیسان ئامێنمێ هۆرامان ئیجارە بەرنامەماکەمە دەربارە و گرنگی کەرت و گەشت و گوزارین ناوچەکە هۆرامانێنە دیارە هۆرامان ناوچی گەشت و گوزاری گرنگ و هەرێم و کوردستانی و ئاست و عێراقیانەوە تەنانەت ڕۆژهەڵات و ناوەڕاستی چەنە ئیسە خەڵکی فرە بۆ نۆ ڕەسەنایەتی کللتورەکەیشۆ میعماریەکەیشۆ وەروە کەش و هەوا سەخت و جوان و پێنکەکەیشۆ خەڵکی فرە سەردان و منتەقە هۆرامانی کەرۆ بابزانمێ چنی ئاکەش و هەوا سازگارە و ئاو کەشە بەرزا وەروە ئایاگە مێژووی و تاریخی کە هەنێت چ ڕۆڵی شابێن پێیانەی ناوچە هۆرامانی بوو بە ناوچوی گەشت و گوزاری وەروە دوکاندار و خەڵک و دەزڕنگین و سەلێقە و ناوچەکەی تاوان شاس و جەکەت و گەشت و گوزاری وەرگێرا و کولتور و ڕەسەن و هۆرامانی تێکەڵ کەراچنی ئاگەشتیارا کەمەیە و وەروە فرۆ گەشتیارا تاوە تەنهامەیە کە هەر سەردانی بی سەریع نەبوو بە پێچەوانەوە وینای کۆمەڵێ دیمەن و ڕەسەنایەتی و کولتور و جوانی هەم کوردی و هەم ناوچە هۆرامانی بۆ پێگەشتیارەکە هیوادار ناچی بەرنامەنە چنی ما بیدێ من ملو شوونی ئانێرە بزان و کرد و گەشت و گوزاری هۆرامانە ناچە بارەدۆخێەوە کرمشۆیانی دەگاوێشێکی چەند ساڵێکی نیشتی ماڵێکی باسەرێ دەیمی دەور و سەرێ شێمەی بلمي وسيران بيباخ وحيمي بن مرو خالي سياوي بوشان ما قريك أخشاوريك شان بن مرو خالي أمانو خي الله هانا قولي چینە لای هەنێک لەو دوکاندارانە زۆر قسەیان لەگەڵەکەی لەگەڵ من وەرن باشە یاڵڵا یاڵڵا مەلا وشار سەلام عەلەیکوم حاڵتا خاسین دی سەروا چەمامە یاخوا خێر بێدی دەنگ و باس هەرمان و کار بازار چەنینە یاخوا خێر سەرەتا خێرامای تاکەر و یاخوا خێر بێدی پێی هاوینەوار و ئەحمەوای زەڵمی وڵای الحەمدوللا جەخوای بە زیاب و خاسایتر بەرەبەری خەریکا بازار کردیوە وردە وردەیتر خەریکا هەرمان و کار کردیوەش ئی مەسیفەیە کە یۆنجە بەناوبانگترینەکە یان قڕەباڵقی فرش سرا ئێساڵ بەراورد بە ساڵاتر یان هەر بە گشتی هەستکەری گڕوتین و گەشتیارا فرن پێی منتیقەی وڵا جەخوای بە زیاب و الحەمدوللا ینی خەڵک بە شێوازی خاز ڕۆکەروی مەسیفی جەخوای بە زیاب و ساڵ خەڵک زیاتر ڕۆژکردنە جەژنەکارە ینی زیاتر بیان بەڵام کۆمەڵێکیشی کۆمەڵی گرفتی ڕەنگن بە جلایەن و خەڵکیوە و جلایەن و حکومەتیوە سە چیشی مەسەلەن کێشەی وڵی کێشانە واتمی سە جلایەنوانەیە کارەبای 24 ساعتیش نیانە ئی مەسیفە ینی گرنگە ئی مەسیفە کارەبای 24 ساعتیش بوو دوو ڕۆژ جەنابی تا یاگی زبڵگای ینی سە تو جەناب دەبێ ئای وەریوە مەزانی دەبەکی چێشتنی کەری و یا جەنابەت سەفەری نیومەی نایچیگە پێویستە بە تەوالیتی هەن مەزانی چکۆنە ینی دەستشوری ینی نمێوەکەری یانی چێوەکەری پێویست پێی چێوا هەن پێویست بە ڕێنمایای جهانی گەشت و گوزار پێویست کەرەوە کە چند کەسێ ڕۆشنبیری و کەسێ بنیۆرە تا ئی منتەقەشە پەنە بشناسی و چونکە بەعزێ شوێنەواری هینی شەننی میژویی شەننی پێیانەی پەرە بوو پانەی کە خەڵک زیاتر ڕۆکەروی منتەقەیە و زیاتر ئی منتەقەمە ئاشنا بوو بە خەڵکی بیان ماوەسا وشار گلەیە کە ئیسە تۆ باست
باست کردی هەستکەری مەسەنگلێ ئا مێمانانی کەمەیە لا تۆ چۆم سانایی معاناتاشانی چێژ ماشە ینی گرفت و مەسیفەکە بەگشتی هۆرامانە چێشە والله يعني حكومات إيسا راسا قيران دارایی بينه راسا بعد شيء بينه بس شوم إي منطقة زياتر يعني إي مصيفة كباش كان زياتر راتمي إي مصيفة بواشو منطقة سليماني وهلا بجينا بارزقا محافظة سليماني ومحافظة هلا بجينا رنجن يكم مصيب وأنا خلق روش كروني كإيسا شوم دواكاري كيش فرتريبا يعني يسبب جنابه ساردية ورو مزاي شيشتني كري أشوم هرقشتيار نواچو أشوم ياجينا يعني تشيء بنريوري رنجن بلان شابو برنامج شابو بس كي وكشني أنا شام مزاني دەست ڕۆژ مەلا گیان باکاتۆ نەگرنێ خی گەۆ ڕستتا بوو سەرکەوتی سپاس پێی تیوی نووسەرنجەکات مەمنون دەستاوەژ بەچەرخێ واری و کەرمی شۆیانی دەگاوێ هەشێکی ئەمە بەشێک لە بازاڕەکانی یەکێک لە ناوچەکە شارەکانی هەورامانە شتی جوان هەیە لێرە شتی کللتوری و فەرهەنگی ئەفرۆشتێ بەگشتی ئەمانە زیاتر گەشتار خواستی لەسەر ئەم بابەتانە هەیە دورو سرمي بالمي وسيران بيباخو حمي بن مرو خالي سياوي بوشان ما قريك أخشاوري كيشان بن مرو خالي أمانو خيال لەم کەش و هەوا فێنک و خۆشەی هاوین هەوارەکانی هەورامان لێرە وەسایەکی زۆر دەساوخۆشەیە بینیم ئەچمە لای تۆزی قسەیەکەین دەربارەی و خواردنانەی لێرە هەیە و زیاتر گرنگی بە چیە درێ وەسا ئاشرەف سلام علیکم بخير يا اخوان يا اخوان بخير بيستر شاو بخيرات نادكم استر شاو كانم طبعا بینەران وەسا ئەشرەف یەکێکە لە وەسانەی کە دەساوی زۆر خۆشە خواردنەکانی زۆر بەلەزەت من خۆم لێم خواردوی شەڵاتن لای نان خۆن وەسامێ لێ پرسم زانم بازار چۆنە دەنگ و بازە و خواردنانەی لێرە لە کەرتە گەشتیاریەکانە هەیە جیاوازترە چۆن ئەیدەن بە گەشتیاران بەڵێ وەڵای ئەمە وەکو خواردن ئەوە کەبابە و تقریبا کەبابە گۆشتە باڵە سنگە مریشکی کوڵاوە تەپسیە مریشکی برژاوە بامەیە دۆڵمەیە بریانیە برنجی سپیە فاسۆلیایە قۆزیە ئەو شتانەیە هەموو شتێک لێرە دەسەکەوێ هەموو شتێ لێرە هەیە باز لەوە کرێ ماشەڵا زۆر پاک و خاوێنێرە مەسەن بەرهەمەکان فێنگە چاودێریەکرێ لیژنەکانیان لە ڕووی کوالەتیەوە هاوینە هەوارەکانی هەورامان فلتەری باشەکرێن بۆ کوالەتی و پاک و خاوێنی خواردنەکان وەڵا لەخوا بەزیە بێت تا ڕێدێکی زۆر زۆر باشە وەڵا خواردنی ئێرە تقریبا بڵێم بڕا ناکەم خواردنی خراپیتیانە اینجا لیژنەکان ژەگەڕێن تا ئەوە مانگی دوو سێ جارە گەڕێن ئەگەڕێن بەسەر مجەمیدەکانە و بەسەر خواردنەکانە و بەسەر مەتبەخەکانەوە ئەگەڕێن وڵا ئیشی باشەکەنەوەنیش لەخوا بەزیابێ وەسا ئەشرەف زیاتر ئەو میوانە و گەشتیارانەی کە ڕوو لە ناوچەی هەورامانەکەن زیاتر بڵێن لێرە خواز لەسەر چ جۆرە خواردنەکە یان بەگشتی هەر هەموو جۆرێک هەیە لێرە دەسەکەوێت وەڵایتر ئەوانەیە کە عەرەبن یێنە ئێرە تورکیەت عەرەبیەت فارزیە تا ڕادەیەکی کەم فارسەکان بەخوا بزانم عەرەبی خوارەوەش هەریەن وەڵا زۆری خواردن لێرە دۆڵمە سەرفە بێ خۆزی سەرفە بێ کەبابیش بەعام بە کەباب و گۆشت و تکەی مریش و باڵەوە سەرفە بێش لە بنی ینی بەعام سەرفە بێ بەڵام بە زیاتر بڵێن دۆڵمەکە و خۆزیەکە زیاتر سەرفە بێ ئەمە نیشانەیەوە نییە ینی لەبرێ دۆڵمە خواردنێکی کوردەواریە مۆرکێکی کوردی و ڕەسەنایەتی پێ ڕەنگە لە شارەکانی تر دەست نەکەی ئەوان حەسبن لە هاوینەوارەکان ئەم شتانە تاقی بکەنەوە بێگومان تقریبا وایە بەڵام دۆڵمەکانە بێت تۆ زێتر و مزر و ئەمانە بن حەزیان لەوەیە بێ مزر بێ ترش بێ بڵێن تونی هەبێ سەرفە بێ ئەوواڵە ئەو زانیارانەتان وەرگرتو بۆی خواردنەکان بەدڵی با بڵێ میوانەکان بەڵێ خۆیان ئەڵێن ئێمە حەزمان لە شتی مزر و تون و ئەمانەیە ئێتر ئێمەش بەخواستی لەسەر خواستی ئەوان دروستیەکەین بڵێن قۆزیەکەش ئەڵێ پشتە مەغزە بە یا ماینچە بێ ئەوە باشترێکە
یاخوا دەست خۆشەوە ساشە سپاس دەکەین سپاس دەکەین مانوو نەبی بازارە گەرەبێ زۆر زۆر سپاس واريو كرمشوياني دقاوي شيكي تمصالك بيباير نشتي مالك باصري دايمي دورو سري بڵێ لێرە گەشتیارێکی زۆرەیە هاتوون بۆیرە زۆربیان خەڵکی با بڵێن ناوچەکانی باشوور و عێراقن با بڵێن عەرەبن هەوڵە دەمزانم یەڵا شلونك يا أخي أهلا وسهلا كيفك اسمك علي من ناوم عەلیە لە بەغداوە هاتوون سەردانی سلێمانیم کردووە زيارة المدينة السليمانية زۆر هاتوون بۆیرە اجينا لەوێشەوە هاتوون بۆ هاوین هەواری ئەحمەداوا و تافگەی زەڵم وتونسنا ونشكر قناتكم المؤقرة سپاسی کەناڵی پەیامی شەکەم کە هەمیشە لەم شوێنانە و لەم هاوینە هەوارانە ئامادەیان هەیە متكرر دائما خدمات في مناطق السياحية الأورامانات شنو يعني very good very good very good عاشتي هەرچەندە لەبەر قەرەباڵغی ڕێگا تووشی ئاستەنگی بووین بەڵام شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە ئێمەی کورد و عەرەب براین کاکا عەلی بڵێ لێرە بەشێک لە گەشتیاران باز لەوەکەن کە خەڵکێکی زۆرێت بۆیرە و شوێنەکەیان پێ خۆشە و چێژی لێوەرەگرن دیمەنەکان زۆر جوان ماشەڵڵا لێرە قەرەباڵغێکی زۆر هەیە ئەمەش یەکێکە لە جوانترین شەلالەکانی با بڵێن عێراق بەگشتی و یەکێک بەناوبانگترین هاوینە هەوارەکانی با بڵێن لە ئاستی کوردستان لێرە بینەرێکی زۆر خەڵکێکی زۆرێت بۆ ئەم ناوچانە بشرخي واريو كرمشوياني دقاوي شيكي تمصالك بيباير نشتي مالك باصري دايمي دورو سري بالمواسيران بيباخو حمي بن مروق عليم سياوي بوشان ما قليك ئازیزە باخی فینک و خراخ و چەمە و زەڵمیانە نیشتێن مێرە پێ زیاتر باسکردەی کرد و گەشت و گوزاری ناوچە هۆرامانی نەبەگشتی و بە تایبەتیش ئامەنتیقی کە فرەترین گەشتیار ڕۆژاکەڕونە چەنی یۆجە کەسە چالاکەکە هۆرامانی هەم نووسەر و هەم ڕۆژنامە نووس و هەم چالاکوان کاک ئەمین حاجی زەڵمی قسە و گفتوگۆ کەرمێ دەربارە و بابەت و گەشتیاری و کرد و گەشتیاری و هەروەها ئا کۆمەڵەچێوەیە کە پێویستێنی ڕەنگە مەنتیقەکەن ئێمە زیاتر گرنگی شادای بکەن کاک ئەمین فرەفرە وەشحاڵنا هارو نامیاچنی دەستەوەژ و سپاس پێی کاتێ بێمەوە بەخشا کاک ئەمین هۆرامان دما و ئاگۆڕانکاریە فرەیە کە کریا ڕاستە وڵتەری ژەر یاگی گەشتیاریە بێنە ڕەنگە ماوێ دابڕانش دروست بێ بوو ئیسە یۆنجە یاگە فرەفرە قەرەباڵ و سەرنجڕاکێشەکە خەڵکێ فرە ڕۆژکەرونی هۆرامانی ژێژ یاگێ مێژویە و کللتوریانێ تێکەڵکردێ و بابەت و گەشتیاری و کللتوری یاونای پەیامی و کللتوری جوان و هۆرامانی پا خەڵکا کەمێ حەسکە و سەر و ئی بابەتەیە و چەند بابەتی تریش قسەی کەرمی تۆ سەرنجاڵ شێشەنە قسە شێشنی سەروی بابەتەی چنی ورش سنگنی بابەتەکە چنی هەڵسەنگاندش پێکەری کە ئی کللتورە جوانەی هەنما ئاڕەسەنایەتی جە دەزڕنگینی وەجە بیناسازی وەجە باغداری و تەڵانسازی و گرد و بابەتەکاوە تاوانمە لایەن و گەشت و گوزارەکە سوودشەنە وەرگرمێ یان چێش کەرمی سوودشەنە وەرگرمی بەڵێ دیارە گریاگەوەنەکە یاگەوە گەشتیاریە بیە ئا کەرت و گەشتیاریان لایانی بەرپرزیان خەڵکو ئا ناوچەیە هەوڵ مڵۆ واڕایە کولتوریش بوو ینی دیارە هەمیشە یاگە گەشت و گوزاریەکی یان ئایاگێ کە خەڵکی سەردان شاکەڕۆ هەمیشە بێنێ یاگی بایەخ و هەم خەڵکەکەی هەم دەوڵەتەیەک یان ئا منتیقەیە پەیوەندیدارەکەی کە چەنە ژیوان پێنمونەی وەڕایە کولتورەکان یان نیشاندای کولتور وێتە بە بەر و وێڵ فرەوجاری ئاگەشتیارێک کەمەیان لاپەی یاگە گەشتاریەکە تەنیا پێی
وینای ئاچیەوە کولتوریام لا کەچانە هەنێ بەڵام تا چنە ئێمە تاوانمە هەورامانە پارێزگاری چی شێوەیە کەرمێ ئەگەر گەڵنەوە پێی ساڵەکە و هەشتای کە خەڵکیەوە فرەیە یاگەکەی تەرەوەیە بە تایبەتی بەغاوە یان وەسەط و عێراقی و یان سلێمانی وەیە ئێگە چێگە چێوێ جیاواز وینێ هیچێوە جیاوازێ کارەش پەنەکەرێنێ کە خەڵکەکە بێوە سەردان کەرەوە بەڵام ئیسە ئەگەر تەماشەکەری دما و ساڵە و 2000 و ئامای واچمێ ئامێرەکە و ماڕای کۆمەڵە بربەستا هەن پەیانێ بە ئاسانترین شێوەیە یاویش پەنێ ئینەشا چێش پەنەکردن ئاسانکاری شاکردن پێی خەڵکەکەی بەڵام چەندیانەیە کۆمەڵە چی وشاجە دەست دێنی منێ زەڵمی کە ئاروگەرەکما کولتورەکە وێن بشناس و چێوێم نییە بشناسوش بە وەرانوەرەکەیم گێرە چەندیانەیە کە چێوە ڕەسەنەکە وێم کە بیەنم ئاچێوە کە جوار و بیناسازی و تەڵانەکاوەیە ئێمە تەنیا تاومێ واشمەیسە سێبەری مامەنێنێ تەنیا سێبەری مامەنێنێ ئامرازێچە کە بەکارمەیە پێی ئیسراحەت و گەشتیارەکە گرت بێنێ بە چێوێ مۆدرن کەواتە کولتورەکە وێمە جیاتیانەی نیشانە دەیمێ ڕاو کولتورەکەیەوە ئێمە خەڵکی بشناسمێ خەڵکی کێشمێ پێیەگەی کارێماکردن گرت چێوماکردن وستەرما خزمەت و گەشتیاری تەنیا وەرو چیشی تەنیا وەروانەیە گەشتیار بێ ئێگێ کە وەختێک کە تۆ گەشتیار مە ئێگە چێوێ جیاواز مەبینەوە ئانە کە سلێمانی نەبینۆش هەر چێگەشت بینۆش یعنی وش کەماچی یاگە گەشتیاریە خەڵکی هەن چانە یاگە گەشتیاریەکەن خەڵکی جملو پلائی یاگە گەشتیاری کەواتە وەڵی گرچی نەمەشو خود و ئاکەساکەینە یاگە گەشتیاریەکانە هەم توانە و پارێزنای ڕەسەنایەتی یاگەکەی وێشا بۆشە وەم تاوە ئاڕەسەنایەتی هەن یا و ناژپا گەشتیارێت تا گەشتیارەکە سەرنجڕاکیش بوو تۆ ماچی هەورامانە ئیسە لێ قەما کەمە یان جەدەسمادان تقریبان منجویشم بێم پسەبێم کەسێەوەی منتیقی هەستش پەنەکردو یانی من بە تایبەتی باس و زەڵمی کرد و ڕەنگە بیارە و تەوێڵێنە کوچێش چەنەمە نەبووە بەڵام زەڵ من ئانەی نەمەنن یان ئەگەر تەماشەکەری ئێمە تاملی سەرچەمەکە بێجگەم سروشتە تەبیعیەکە و وێش هیچ شێوێ نەمەنن بەنامەی کەلەپوری بەنامەی کولتوری هۆکارەکە ژانن ئیسە خەڵکو ئێمە جیاتیانەیە خەڵکەکەی ئاشناکەرەوە بە کولتورەکە وێمە خەڵکەکەی بار و سەر و چێوە کەلەپوری و کولتوری ڕەسەنایەتی کوردی و بنی وەشەرێ مارۆ ئاچیوا وەشکەرۆ کە کابراوێژ هەنێش پێی نمونە ئیاگی کە ئێمە هەنە ئیاگی کە ئێمە هەنەمانیشتن مێرە خەڵک جیاتیانەی بێ چیر و دیوارە مەسەلەحینە شەوەکەرەوەی کەویش چۆت لێ دیوارە مەسەلەحینە ئامان چۆگە وەردەم و مۆبەڕێدەیەوە ئامان وەردەم و سپلێتی و ئامان بەڵام چێگەیش دیسانە تۆ مۆبەڕێدەش پێ منێر و سپلێتش پێ منێرێ چۆگە وێش جە پیتزای ڕەمان جە واردەکە و بازار و وێژ ڕەمان تۆمە چێگە دیسانەوە واردەکە وێژ مێشۆپەنێ ئینە هیچ جیاوازیەوە مەوینی هیچ جیاوازیەوە مەبینی کابرا کەمێ پێیگەی تەنیا پێسە سەردانی کردەی مێ ئەنا پێسانەیە چێوێ جیاوازبینۆ حچوێ جیاواز مەبینەوە ینی مەتاویتەوە واچی ئێگە یاگێوەنە پێیانەیە کە کابرا هەستپانەیە کەروان یاگێ جیاوازە وەروانێ چێوێکە هەنێ بەغانە ئێمە جیاتیانەی کولتور و وێمان نیشانە و خەڵکو بەغای دەمێ کللتورەکە بەغای ماردن نیان مارە حاضر ماکردن کابرێەوە ئەگەر بەغاوە بێ بلو پێسەرچەمەی هەست بە هیچ بە جیاوازیەوە مەکەڕەوە وەروانێ کە بەغانە کە بەغانە وینۆش شێگە جوینۆش بەڵام تەنیا تەنیا جۆراکەن کاگەمین ینی یان بابەتێ فرەفرە گرنگت باس کرد بۆ بەڕاستی منیش وێم هەستش پەنە کرد و کەسێک کە سەردانی مۆنتیقی کرد کەواتە ئێمە چێش کەرمێ سەر ئیە خاڵا بەڕاستی حەز کرد و سەرنجە و جەنابی بزانم خود و واشمی فرۆشیاریان ئاساحی باخ ساحب مڵک خاوەن مڵک ئەتەکێت و مامەڵی شەنی گەشتیاری فەرهەنگ و مامەڵی شەنی گەشتیاری کللتور و مامەڵەکردە شەنی گەشتیاری بەقوەتەر بوو فراوانتر بۆ چەنی ڕۆی بلۆ دووەم چێش کردی و پێی پارێزگاریکردەی بیناسازی بۆ جلوبەرگ بۆ دەزڕەنگینی بۆ مەسەلەن ڕەسەنایەتی هۆرامانەنێت تا زیاتر سروشت و کەش و هەوا جوانەی هەنما و کە بێن مایە سەرنجڕاکیشی لایەنە مێژوویەکای و ڕەسەنایەتەکەیش پاسەکەرەوە منی گەشتیار
کەمە و جارێتەر بەوە حەز کردوات ئیجارە فڵان یاگەم نەوینان ئیجارە ملو ئاگە یعنی چەنی ئی گۆڕانکاری دروست بوو وێش کاوەڵ شە باسما کرد کە وەختە تۆ گەرەک تا بلی یاگەوە گەشتیاریە وینی یەکەم ئەشو چوێت جیاواز بینی شەربەتەکەی چ گەرمەنە بۆ دەست شاوەژ و برادرا پێشاردن بزەبت ئی جیاوازی چەنی دروستکردنی یعنی ئی جیاوازی چەنی دروستکردنی ئی جیاوازیە بە هوشیاری دروست کردیەوە یەکەم ڕان یەکەم ئەرک و لایانی بەرپرسین کە گەشت و گوزارە کە لایانی معنین پی چێوەیە پای نمونەی کەسێەوە ئەڵمانی مێیەگە ئەشۆ زان و فەرق و هەورامانی و سلێمانی چێشا فەرق و هەورامانی و بەغا چێشا فەرق و هەورامانی و تورکای چێشا فرەوی یاگەکای تەرینە کە تۆ ملی پای ئاگەیە جلوبەرگی تایبەت و ئامەنتەقەیە نریان نەنێ ئەگەر گەرەکە بۆ ڕسم گیری ماچە توی جلوبەرگەیە کەرنەوە بۆ چێنە ڕسمێ گەرێ یاگەکێ ئیسە پێ نمونێمە هێن و ئێرانینە یاگە گەشتیارەکە ئێرانینە دەگێەوە شەنە نەماچەشمانە دەگا و ماسوولەی ئی دەگا و ماسوولەیە کە ملی دلێشۆ دەگانێ پێسە دەگێت تەماشەشکەری بەڵام دلێوە بەرەوە دیکۆر و ڕەسەنایەتی و کەلەپور و کولتور و وێش پێسەوێش دێش نەمەنن دماوانێ ئا سەنایە عەدەسیە چێوێ کە وێشا دروستی کردێنی پیشە دەستیەکێ نوعیەت و بیناسازیەکە وێشا وجودش منن کە وەختە تۆم لیوە ئاگێ هەسپانەیە کەری چێوێ جیاوازڵ دیێن نیشیرت لێشنێ یان کابراگە شەوێ نەمەنەوە بەرەو دیکۆرێەوەش هەن دلێ چۆ هەمان دیکۆرەژەن بەڵام لاو ئێمە جیاتیانەیە ئێمە بێمێ کەلتوری ڕەسەن و جیاواز و وێمان نیشان و خەڵکەکەی مادێمێ تەوەنەکی هەورامانی بیناسازیەکە هەورامانی بەکارمێ سلێمانینە دەواازەش پنەوەش کردیەوە بەکارمێ فلکێوەش پنەوەش کردیەوە بەڵام دلێت دەگایەکە وێمانێ تەوەنەکە بەکار نمانمێ کە کەرەستێەوە ڕەسەن و عال و کللتور و ئێمانە بەکار ژمارمێ مێمێ چێش کەرمێ مسەلح کەرمەوە مێمی بینای یێرەقات و چوارقاتە منیە مێرێ یانی ئاچێوە کە کابرا ئامان یاگێ جیاوازە وینەوە ئینەشان ناستن ئینە لانی معنی کە گەشت و گوزارە ئیسە تقریبان کارشکردن ماچوو ئەگەر تۆ گەرەکە بۆ دوکانێک کردیوە یان شێوێ کردیوە هەنگامێەوە شاور گرتێنە ماچۆ تۆگە گەرەکە بۆ دوکانێک کردیوە بشوە بە تەختە کەریشۆ یان بە شێوەوە کەریشۆ بە کولتور و هەورامانی وەرۆ یان جیاوازیەوە دروستکەەوە چا دوکانەکە سلێمانی نەهەنێ هەنگامە شاور گرتێنە بەڵام تا چەندە ئێمەی هەورامی جیاتیانێ کابرا واچوو بە ئێمە بێمە کولتورەکە بێ ماوەڕنەوەی سەنایعی دەسی و چی و ئانێ کە وێمە بیەنما تەنانەت بە ئانێشمانە کە نمایە ششکەرمێوەی ئینە مەوجە وێمانێ واچمێ ئینە ئێفەرشەکە ئینا چێمانە فەرشۆێمەنیێنێ ئینە کە ئیسە ئێمە سەر شۆ نیشتێن مێرە ئینە کولتوریێمە نیە ئی ئاسنێمە نیە جاران ئێمە تەیمانە مابێ چیوی تەرمابێ جیاتی ئاسنەیە خۆ هەر تەیمانێکی ئێمە تاومێگە پرسێمە وەشکەرمەوە کابرا ئاما ماچۆ ئی تەیمانێ بەدیل و باڵکوونین یاوانە بەڵام کە تو وەختەوە مێ ئێگە هەمان باڵکوونی وێزەوە هەمان باڵکوون و ئاگەی وینەوە کەواتە فەرشەکە وێچ وینەوە ئینە هیچوێش جیاوازیەوەش نەریەن و جیاوازیەوەش مەوینەوە هەست کەرۆ تەنیا یاگەکێش فاڕێنە نات شێوەوە جیاوازش نەریەن و ئێمەی هەورامیش مەتاومێ کولتورەکەی ماوەڕنەوەکەی دەسەوەش بۆ ماوە سامینگیان ڕێنمایی قسەکیت فرە جوانێ بێنێ هیوادارێن مێ ئیشەڵڵا دماوی بەرنامەیەوە خەڵک تا و مەسەلەن بابەتا زیاتر گرنگی بۆ بکەنەوە ڕۆڵ و چالاکەوانە پسە شمێک کە دەستاوەش بوو کاریگەریتان ئیشەڵڵا هەر بەردەوامی بدێ فرە مەمنون ماوە سامینگیان دەسەوەش بخوا عەزت کێشا سپاس پەی دەرفەتێ بێمە بشرخي واريو كرمشوياني دقاوي شيكي تمصالك بيباي نشتي مالك باصري دايمي دورو سري شمي بالمواسيران بيباخو حمي بن مرو خالي
سیاوی پوشان دماغره بەڵێزان لەگەڵ زۆر بەڕێز خاتوچیا قاسم بەڕێوبەری گشتی لە بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری هەڵاوجە گفتوگوی زیاترەکەین دەربارەی کەرتی گشتوگزار لە ناوچەی هەورامان بە تایبەتی کە بەشێکە لە سنووری گەشتوگوزاری هەڵاوجە. چیا خان سپاس دەکەین بۆم دەرفەتێ بێمە بەخشی ناوچەکەتان ماشەڵا زۆر ڕێژەی گەشتیارێکی زۆری بووە ڕەنگە بەراورد بە کۆمەڵک ناوچەی گەشتیاری تر سەر ئێشە و سەرقاڵیتان زۆر بێ. ناوچەی هەورامانیش تایبەتمەندی خۆی هەیە وەکو بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری هەڵەبجە قسەتان چێ لەسەر کەرتی گەشتوگزار لە ناوچەی هەورامان؟ بەڵێ وەک جەنابێت ئاماژەت پێدا ئەم ساڵێکی زێڕین بوو بۆ سنوورەکەمان بۆ پارێزگای هەڵەبجە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشتوگزاری هەڵەبجە لانێ دوورتان نزیک ئاگاتان لێ بوو بێ بە بەردەوامی لە پشووی جەژنی قوربانی پیرۆزە ئێمە حزوڕمان هەبووە بە هەمانگی لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان سپاس بەخوای گەورە ئەم ساڵ ژمارەیەکی زۆر ئەتوانم بڵێم دوو ئەوەندە پێشوازیمان لە گەشتیار کردووە. ئەمەش کارەکەی گەڕێتەوە بۆ چەند لایەنێک یەکێک لەوانە لابردنی ئەو زیادەڕۆیی کە لەسەر ڕێگای گوندی زەڵم ئەحمەواد ئەبوو کاریگەری لە سانەوەدی هەبوو بۆ زیادکردنی ڕێژەی گەشتیار بەڵێ ئاسانتر بوو ئاستەنگنەما بوو ئەوسا ینی هەر کەسێکە هاتە و جاهات نامەوە ئەوە بوو ئێمە لە ڕێگەی ئەعلامەوە ئەعلامێکی زۆرمان کرد کە ئەو زیادەڕۆی لابراوە ئێستا ئاستەنگی هاتو چۆنەماوە. ئەوی کەشیان بابەتی مارکێتین و بە بازارکردن زۆر گرنگە ئەمە گرنگێکی تایبەتمان ناوە بۆ بابەتە ئەوی بۆمان کرابێت چەندێک توانی بێتمان لەوانەیە زۆر جاگلەیمان لێ بکرێ بڵێن زۆر دەرەکەون بەڵام گەشتوگوزاری یانی دەرکەوتن ینی هەماهەنگیکردن ینی ئەبێ مارکێتین و بازارکردن بۆ بکەی بۆ خۆت وەک خۆتان ئاگادارن ئەم ساڵ بە پێی ئەو پلانێکە حکوومەت هێرێمی کوردستان لە کابینەی نۆی دایناوە کە سەرەتاکەی دەرکەوتووە بە بابەتی ڕاکێشانی گەشتیاری بیانی ئێمە تەنها چاومان لە سەردانی کرد و گەشتیاری ناوخۆ نیە بەڵکو ئاوانچەکەمان زۆر گەورەترە ڕاکێشانی گەشتیاری بیانیە لە وڵاتانی کەندا و ئاسیا وڵاتانی ئەوروپیەوە بە خۆشحاڵیەوە ئێستا گروپ کۆمپانیان نوێنەری کۆمپانیان گەشتیاریەکان لە وڵاتانەوە سەردانەکەن ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکدا تەئسیراتی ئەم سەردانانە دەرئەکەوێت و بەنسبەت هاتنی گەشتیاریشەوە لە وەرزی گەشتیاری ئێمە تقریبی لە 1.6 بۆ 1 ئەو زۆرترین ژمارەی گەشتیار لەو 3-4 مانگەیە سەردانی ناوچە گەشتیاریەکانەکە جاران بەس لە هاوین و بەهار گەشتیار لە ناوچەکانی باڵێ سنووری بەڕێوەبەرایەتەکەتان و بە تایبەتیش لە هەورامان بەسەڵێن گەشتیاری زوسانەش ینی لە زوسانی شار گەشتیار هەیە بەڵێ ئەم کللتورە لە کوردستانە تقریبی 2-3 ساڵێکە بەپیا بووە زیاتر هەیە ئەسڵەن حەزی لە وەرزی هاوین نییە زیاتر حەزی لە وەرزی زستانە منطقی هەورامانیش بۆ بەناوبانکە کە خواردنی خۆشی زستانەیان هەیە لە هەمان کاتە خانەباخەیە یعنی ئەو کەشەی کە لە هەورامان هەیە لە سەررجەم ناوچەکانی کە جیاوازترە ئەو دیمەنێکی زۆر دڵگیر و جوانی هەیە ئەمە ژمارەی زۆری گەشتیاری پاییزەمان هەیە و لەگەڵەوەشا گەشتیاری زستانشمان هەیە بەڵام گروپە گەشتیارەکان کەمتریان زیاتر لە وڵاتانی ئەوروپی و بیانی و سەردانیکەری و گەشتیاری ناوخۆمان هەیە لە وەرزی پاییز و زستانە. چاخان دوو بابەتەیە ئەمێ لەگە بەڕێزت وەکو بەڕێوەبەری گشتی زیاتر باسی بکەین بابەتێکیان بابەتی دلیل یا خود ڕێنیشاندەری گەشتیاری بۆی گەشتیارێکێتە ناوچەکە هەمووی شارەزانیەوە خۆشببختانە ئەگەر بیەوێ ڕەنگە بە یەک ڕۆژ بتوانێت ناوچە گەشتیارەکان لە هەورامان بکە بە گشتی لە بیارەوە تا تێڵەوە بڕوە ئەمە چیتان کردو بۆ یان پلانتان چ بە ئەلکترۆنی بێت چ بە پروشەری کاغەزی بێ دواتریش مەسەر بابەتی دوم بەس بە ئەوڵامی ئەمە وەرگرە. بەڵێ بەنسبەت ڕێبەری گەشتیاریەوە ئێمە ئەمەدەی باشمان کڕێشڵا لەم هەفتەیەوەی نێرین بۆ وڵاتی تورکیا بۆ تەبعکردن کە دوای جوهود و هەوڵوماندوبوونێکی زۆر من ماوەیەکی زۆرە نزیکی 6 مانگ کە بێ پرۆپۆزەڵم حاصل کردووە لە زۆر دەرگای حکومی و ئەهلی و ڕێکخراوەیی و کۆمپانیاکانمان کە سپۆنسەرمان بکەن کە یەکێکە لەو ڕێگانێک ئێمە ڕێگەمان پێدرا بابەتی سپۆنسەرکردن چکەمە زۆرترین کەس ئەو دەلیلە سیاحیانە ئەبینێ بەڵام بەداخەوە هەمووی دەستیان نابەڕوومانەوە ئێستا لەسەر بودجەی نەسریەی مانگانەی خۆمان لەم هەفتای شەڵای نێرین بۆ وڵاتی تورکیا و چاپ ئەکرێت و بەدڵنیاییەوە پشکێکی باشتانە بێت و پێشکەشتانەکەی بەنسبەت بوونی پروشەرەوە زۆر گرنگە بۆ ئێمە چەند ناوەندێکمان هەبێ لەو شوێنانەی کە زۆرترین گەشتیار ئامە سەردانیەکە بۆ نمونە زەڵم و ئەحماوە ئێمە زۆر گرنگە بێ کۆشکێکمان هەبێ و مۆزەفی ئێمە لەوێ بێ و بۆ ڕێنیشاندەری ئەو شوێنانە بەڵام زۆربەی ئەو کەسانی کەین بۆ ئەو مەنتیقە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانەوەیان خۆیان ڕێبەریان لەگەڵا بۆ ئەوانشی کە لە ناو خۆوەن شارەزان بەڵام ئەمە ناکاتە ئەوە ئێمە لە هەوڵەکانمان بۆستین بەڵکو ئەوبێ بە شکڵێکی ستانداری عالەمی بێت کە ئەم ناوەندانە ئەم ئینفۆرمێشن سنتەرانە لە شوێنانە هەبن شڵا لە داهاتوە پلانمانە بێ بۆ ئەوش.
یاخوا دەستخۆش بێشیاخان ماندوومان کردی کاتمان کردی دڵیان ناڵێم ئیشتان زۆرە لێرەوە سەرقاڵیتان زۆرە ماندوو نەبن بە هیوایەوەی ئینشەڵا و پلان و پرۆژانی هەتانە سەرکەوتوون سپاس بەم دەرفەتەی بێمە بەخشی دەستخۆش سپاس دەکەم سلام بشرخي واريو كرمي شوياني دقاوي شيكي سم صالكي بيباي نشتي مالكي باصري ديمي دورو سري سيمي بالمي سيران بيباخو حيمي بنمرو خاليم ئازیزان لە درێژەی ئەوەی کەرتی گەشتوگوزار لە هەورامان چی پێویستە گرفتەکانی چین بنەماکانی کەرتی گەشتیاری چین چۆن ئەم بنەمایانە ڕێک بخرێن گرنگیان پێ بدرێت لەگەڵ توێژەرێک کە دکتۆرانامەیەک لەسەر کەرتی گەشتوگوزار لە هەورامان و ئەو شوێنە جوگرافیایە سەختەی کە هەیە لەسەر تایبەتمەندیەکان یەبیش زۆر بەڕێز توێژەر مامۆستا ڕێباز لوقمان زیاتر قسە و باز دەکەین دەربارەی کەرتی گەشتیاری لە هەورامان. دکتۆر ڕێبازیان خۆشحاڵم کە ئەم دەرفەتە بێمە بەخشی کەرتی گەشتیاری لە هەورامان لەبەرەوەی ڕەنگە کۆمەڵێک هەموو کەرتێکی گەشتیاری هەموو شوێنێکی گەشتیاری کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەبێ بەڕێزە وەکو توێژەرێک کە ئەوترێک کەرتی گەشتیاری لە هەورامان چی وێنایەکرد لا دروستە بێ یان قسەی تۆ چیە لەسەر ئەم بابەتە سەرەتا بە خێراتنتان ئەگەم بەکەم بابەتێکی گرنگتان وژاندووە بەنسبەت کەرتی گەشتوگوزاریەوە لە هەوراماندا کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کەوای کردووە ببێتە ناوچەیەکی گەشتوگوزاری لە سەراسی هەرێمی کوردستان و تەنانەت لە سەراسی عێراقیشە یەکێک لەو تایبەتمەندیانە هاوسنووریەتی لەگەڵ وڵاتی ئێران کە ئەتوانین ئێمە سوودی لێ وەربگرین ڕوبەرێکی فراوان هاوسنوورێک لەگەڵ ئوستانی کوردستان سنە لەگەڵ کرماشاندا ئەم هاوسنووریەوە بوونی دەواازەی شۆشمێتەوێڵە کە ئێستا لەم پێش جژن کراوەتەوە بەڕووی گەشتیاراندا ئەمە گرنگی و ئەهمیێتێکی زۆرێ بێ بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لانی کەم گەشتوگوزاری ترانزیت لە هەوراماندا دروست بکەین ئەو گەشتیارانێکی دێنە ئێرە بۆ ماوەیەک ئەگە خزمەتگوزاری گەشتیاری هەبێت بمێننەوە سەردانی ناوچە جیاوازە گەشتوگوزاریەکانی هەورامان بکەن اینجا بڕۆنە ناوچەکانی دیکەی پارێزگای هەڵەبجەوە ناوچەکانی دیکەی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لەو تایبەتمەندانی کە لە هەورامانایە تایبەتمەندێکی دیکە بوونی تۆپۆگرافیای جیاوازی هەورامانە لەگەڵ ناوچەی دەشتی شارەزور و هەڵەبجە کە بوونی ئەم بەرزایە زیاتر لە 1400 متر بۆ نمونە لە تەوێڵا لە شوێنەکانی دیکەوای کردووە لە هاوینانە ئاوهۆی ئەم ناوچانە فێنکتر بێ بە بەراورد بە ناوچەکانی دیکەی شارەزور و ئەمەش دەرفەتێک بێەوە بێ بۆ ئەوەی گەشتیان لە ناوچە نزمەکان و لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە سەردانی ناوچە گەشتوگوزاریەکانی هەورامان بکەن. توانستێکی دیکە بوونی دەرامەتی ئاوە دەوڵەمەندی هەورامانە پێکاتە جیۆلۆژیەکەی وای کردووە کە ژمارەی زۆر کامیاوی هەیە بۆ نمونە 294 کامیاوی سروشتی لە هەورامانە هەیە ئەمە وای کردووە دەوڵەمەندی بەم ئاوادانیان وتووە گەشتیار ڕوو بکاتە ناوچە گەشتوگوزارەکان بوونی تافگەی زەڵم لەم ناوچەی هەورامانە وای کردووە کە سەرنجی دانیشتوانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕاپێشت و زۆربیان سەردانی ئەم ناوچانە ئەکەن بوونی دارستانەکان و باخ و باخات و فێنکی ئەم ناوچەیە توانستێکی دیکەیە بوونی ئاژەڵ و باڵندە کێویەکان هەرچەندە وەکو پێویست نەتوانراوە ڕێگری لە ڕاوکردنەوە دەرفەتی ئەوە نەبووە سوودی لەوەربێت توانستێکی دیکە دەستڕنگینی دانیشتوانی ناوچەکەی توانویانە بە کەرەستەی خاوی ئەم ناوچەیە باخ و باخات و تەڵانی خۆیان دەستڕنگینی خۆیان بنەخشێنن کەوایان کردووە ببێتە توانستێکی سروشتی گەشتوگوزاری لەرەدا سوودی لەوەربگرێت دیزاینی خانووەکانیان ئەو کەرەستە خاوەی کە لێرە بەکارهێنراوە ئەمانە بەڕاستی بنەمان گەشتیار ڕاکێشێت ئەمان یانێ ئەو بنەمایانەی لە کەرتی گەشتیاری ستاندارد لە توێژینەوەکانە ئاماژەی پێکرێت توانین بڵێن یان زۆربەیان یان هەمووی لە هەورامانە ئەبینرێ هەیە ئەگە زیادەڕۆینە بڵێم هەمووی ئەتوانم بڵێم لە 95 لە هەورامانە مەوجودە یعنی حتا وەکو لە ڕووی دانیشتوانەکەشەوە ئەمە جگەلەوە کۆمەڵێک فیستیڤال و با بڵێن شتی کەلتوری هەیە پیشە سازیە دەستیەکان ئێمە ئێستا بۆ نمونە 74 فرۆژگای کەلتوریمان هەیە لە ناوچەی بەڵێ لە ناوچەی هەورامانە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی جگە لەوەش کۆمەڵێک فیستیڤالمان هەیە بۆ منە لە هاوار فیستیڤاڵی ماستی قەڵاتی یەکێک لەو فیستیڤالانە کە تەنانەت گەشتیاری بیانیش سەردانێکە ئەگە بتوانێت ئیشی لەسەر بکات ڕێکلامی بۆ بکرێت برێوی پێ بدرێت بۆ ئەوی خەڵکێکی زیاتر ڕامکێشێت فیستیڤاڵی هەورامان فیستیڤاڵە ناوچەیەکانی دیکە ئەمانە ئەتوانین
سوودیان لێوەرگە ئەو پیشەسازیە دەستیانەی کە هەنەتوانێت مۆزەخانێکی کەلتوری جوانی بۆ بکرێتەوە کە بتوانێت گەشتیار سەردانەکە ئەمانە کۆمەڵێک توانست و مقاوماتە نەتوانێت لە ڕووی گەشتیاریەوە سوودیان لێوەرگن. زۆر باشە دەستی خۆش بێخوا. دکتۆر ینی بنەماکانت باس کرد لە هەورامان ڕێژەیەکی زۆر لەو بنەمایانە هەن ئەکرێ ئیشیان لەسەر بکرێ بەڕێزت وەکو توێژەرێک کەرتی گەشتیاری لە هەورامان ئێستا چۆن هەڵەسەنگێنی ئەم بنەمایانە سوودیان لێوەرگیراوە بە بازار کراون مارکێتینیان بۆ کراوە سنوورمان هەیە ئاومانەیە چیامانەیە باڵدەمان هەیە تەنانەت لە بەشێ شوێن بان و دۆڵ و دەشتیشمانەیە هەڵسەنگاندنی تۆ قسەی تۆ لەسەر ئەم بابەتەیان لە ڕاستە ئەوەی کە تا ئێستا کرابێ هەوڵی تاکە کەسیە ینی خەڵکی دانیشتوانی هەورامانن بۆ نمونە کۆمەڵێک باخ و باخات و شوێنی دانیشتن و ڕێستۆرانت و کەبابخانە و چێشتخانە و کەپر و چادرگە و هەنێ مۆتێل و هۆتێل کرابێتەوە ئەمانە تەنها هەوڵی تاکەکەسی لەسەر ئاسی لۆکاڵی دانیشتوانی هەورامانە بەڵام وەکو حکوومەت وەکو کەرتی گشتی وەکو کەرتی تایبەت نەتوانراوە تا ئێستا خزمەتگوزارێکی لە ئاستی پێویستی گەشتیاران و دانیشتوانی ناوچەکە بکرێت چونکە تۆ لە کەرتی گەشتیاری یەکی لە سیفەتانەی ئەوەیە ئەو گەشتیاری کە ڕوو ئەکاتە ناوچە گەشت و گوزارەکانی تۆ بێ حساب بۆ حەز و ئارەزوەکانی گەشتیار بکرێت بزانین ئەم گەشتیارە تایبەتمەندی چییە حەزی بە چه جۆرە چالاکیەکە. دکتۆرگیان باسە لە گەشت و گوزاری زستانش کرد کە ئێستا لە هەورامان هەڵەنە من خۆم هەستی پێکەم چەند ساڵێکە بەتابەت دوایەوەی کە ماوەیە گەشت و شوێنە گەشتیارەکان داخران کرانەوە گەشتە زستانەکانی زۆر بوو لەسەر ئەمە ویستت شتێک تەبان هەورامان یەکی لە تایبەتمەندەکانی بارینی بڕێکی زۆری بەفرە ساڵانە ئەم ناوچەیەش شوێنی گونجاوی هەیە بۆ گەشت و گوزاری زستانە بۆن منە لە ناوچەی تەوێڵە ئاوێسەر ناوچەیە کە ساڵانە بڕێکی زۆر بەفری لێ بارەوە لێژیەکی گونجاویشی هەیە لێژی لە گەشت و گوزاری زستانەیە زۆر گرنگە لە 15 کەمتر بێت بۆ ئەوەی بۆ بەتایبەتی بۆ گروپی سەرەتاییەکان لە 15 بۆ 25 بۆ گروپی پێشکەوتوان ئەم دوو لێژیە لە ناوچەی ئاوێسەرا هەیە بۆ ئەوەی تۆ بتانی لەگەڵ بڕێکی زۆری بەفری ساڵانە گەشت و گوزاری زستانەی دروست بکەیت بەڵام ئەوەی کە لێسا لە هەورامانە هەیە تەنها وەکو سەردانکردن ئەو کەسانە دێن کۆمەڵێک وێنە ئەگرن شەڕە تۆپەڵ و یاری ئەەکەن و دوایی ئەگەڕێنەوە بەڵام ئەگەر بێت ئەم گەشت و گوزارە دروست بکرێت بێت هۆیەوەی کاتێکی زیاتر و ماوەیەکی زیاتر گەشتیار بمێنێتەوە پەری پێ بگرێت یەکێکی دیکە لەو شتانە بۆنە پارێزراوی سروشتێ لەسەر ئاستی جیهان نەشناڵ پارکە پارکی نیشتیمانی دروستەکرێت ئێستا بۆ منە ئێمە هەورامانی ئەودی و ڕێکخراوی یونسکۆ وەکو ناوچەیەکی فۆلکلۆری کەلتوری هێشتوێت و پارێزگاری لێگا بەڵام گرنگیشە هەورامانی ئەم دیویش بە هەمان شێوە پارێزگاری لێ بکرێت ئەو فەرهەنگە ئەو کەلتورە ئەو حەزارەت و شارستانیەتە هەیەی پارێزگاری لێ بکرێت و لە فەوتان بپارێزێت ئەمەش لە ڕێگەی چیەوەکرێت لە ڕێگەی ئەوەکرێ بکرێتە محامیاتێکی تەبیعی بکرێتە پارێزاوێکی سروشتی گەشت و گوزاری ژینگەی یەکێکی دیکەیە لەوانەی کە گونجاوە لە هەورامانە دروست بکرێت گەشت و گوزاری خۆشگوزارانی و کات بەسەربردن گەشت و گوزاری ڕۆشنبیری ئەو گەمۆزەخانەیەکی کەلتوری دروست بکرێت ئەو فەرەنگە پیشەسازیە دەستیانە شتە کەلتوریانە دابنێ وەکو ناوچە مێژووی و ئاسەوارەیەکان و ئەشکەوت و شوێنەوارەکان وەکو ناوچەیەکی ڕۆشنبیری وەک گەشت و گوزارێکی سەقافی سوودی لێ وەرگێت و ئیسفادەی لێ بکرێت ئەمانە کۆمەڵێک گەشت و گوزارن بۆ منە گەشت و گوزاری چارەسەری لە گەڕاوی خورماڵە ئەتوانێت ئەم گەشت و گوزارە زۆر باوایسە لە جیهانە بەتەوێتی لە ئیتالیا لە یۆناان لە ئیسپانیا لە سوید ئەمانە گرنگی لە تورکیا گرنگی پێدرێت لە وڵاتانی دراوسێ ئێمەژە توانی ئیسفادەی لێ بکەین و گەشت و گوزاری چارەسەری لە سەرگەڕاوی خورماڵ دکتۆریات بن ینی ئەو بابەتانەی باست کرد ئەگەر بێت و بەڕێز وەکو توێژەرێک تۆ توانی بینوسیت و کاغەزێک و بڵاویکەیتەوە بەیانی کەیت و قسەی لەسەرکەیت بەڵام لە کۆتاییا بۆی ئەو هەموو بنەما جوانە گەشتیاری کە باست کرد لە هەر هەموو بارەکە پێم وا بێنەوە پێنجەکە بێتە 105 بەڕاستی هەر دەریاکەمانی و بیابانەکە لێرە ینی هەموو شتەکانی لێە چی بکرێ یان چۆن بکرێ گەشتە سندنێکی باش بە کەرتی گەشت و گوزار لە هەورامانەوە لە پێگەیاندن و پێگەیاندنی فرۆشیارێک لە دوکانەکەیان لە مامەڵە لەگەڵ گەشتیارێکەوە تا شوێنی مانەوەکەی و پارێزگاریکردن لە سروشت و کللتور و ڕەسەنایەتەکە و هەموو ئەو سەرنج و تێبینیانەی کە بەڕێزت باست بڵێ هەنگاوی یەکەم ئەوەیە پێویستە لایەنی میری حکومی پلانێکی هەبێ تەختیتێکی سیاحی گەشت و گوزاری هەبێ بۆ پێشخستنی ئەم ناوچەیە ئەمەش پاڵپش بە دوو شتێکرێت کەتی گشتی لەگەڵ کەرتی تایبەت یعنی ئەبێ ئێستا ئێمە خۆشببختانە لەم هەفتەیە یاسای تازای دەستەی گەشت و گوزار دەرچوو ئەمە یاسایە ئێمە ئەتوانین ئیشی لەسەر بکەین کە کار ئاسانی بکرێت بۆ سەرمایهداران و بەرهێنەران کە بێن و بەرهێنان بکەن لە کەرتی گەشتیاری هەورامانە ئاسانکاریان بۆ بکرێت بۆ منە لە باش بۆ بەخشێرن ینی زەویان بۆ تەرخان بکرێت پلانێکدا بنرێت بزانین گونجاوترین شوێن بۆ ئەم جۆرە چالاکی گەشت و گوزارانە کوێیە
تاوەکو لایەنی حکومیان کردی تایبەت هەستێت بەم جێبەجێکردنی ئەم پلانە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵی دووەم هۆشیارکردنەوەی دانیشتوانی ئەم ناوچەیە کە چۆن مامەڵە لەگەڵ گەشتیارە بکە ینی ڕۆشنبیری گەشتیاری لاوازە لەم ناوچەیە بۆیە ئەمە پێویستە ئیشی لەسەر بکرێت لەو کەسانێکە لە فرۆژگاکان لە دوکانەکانە لە باخەکانە لە شوێنە گەشت و گوزارەکانە چۆن بتوانن بە شێوازێکی جوان تعامل و هەڵسوکە لەگەڵ گەشتیارەکەن بۆ ئەوەی بێتە هاندەر و فاکتەرێک خەڵکی دیکەش ڕابکێشنەوە دووبارە بێنەوە بۆ ئەم ناوچەیە ئەمە خەڵکی دیکەوەیە کە ئێمە بێن کار لەسەر ئەو گرفتانە بکەین کە لە ناوچە گەشت و گوزاریانەی هەوراماندایە یەکێک لەو نابوون من ڕێگای هاتوچۆ خراپی ڕێگاوبان ئێستا بۆن منە ناوچەی زەڵم ئەحمەداوە دوو ڕێگای هەیە بە دوو ئاراسە چێتە ناوچەیە ڕێ دەرچوون و چوون و گەڕانەوەی هەیە ئەمە حاڵاتێکی باشە بەڵام حاڵەتە لە بیارە نبینی بیانە سێرەکەی ناوچەیەکی خنکێنراوە ینی سێرەکەی کاتێک ژمارەی گەشتیان لە هاوینە یان لە بۆنەیەکە لە پشووی هەینیە سێرەکەی قەرباڵقی گوجەنجاڵێکی زۆر لەسەر ڕێگاوبانەکان دروستە بێت و خنکاوە ئاوێسە تەوێڵە ڕێگایەکی خنکاوە ڕێگای چوونی هەیە ڕێگای هاتنەوەی هەمان ڕێگایە بۆیە گرنگە ئیش لەسەر ڕێگاکە بکرێت بۆن منە بتوانە ڕێگای تەوانەیە بەڵخا بۆ ئاوێسەر ئیزافە بکرێت ئەمە بێتە ئەوەی کە لەو پراوێزخری و لەو خنکانە ڕزگاری بکرێت ئەگەر لە بۆن منە لە بیارە ڕێگایەکی دیکە دروست بکرێت ئەو کاتە گەشتیار ئەتوانێت لە ڕێگەیەک و بێت و لە ڕێگەیەکی دیکە و بگەڕێتەوە و قەرەباڵقی هاتوچۆ کەمە بێتەوە ئەمە بۆ زۆر گرنگە بۆچی چونکە گەشتیار یەکسەر بیر لەوە کاتەوە بزانێت بە سەلامەتی بە تێچوونێکی کەم بە ئاسانی بگاتە ناوچەیەکی گەشت و گوزاری خۆی و ماڵ و مناڵەکەی سەلامەت بن ئەمە فاکتەرێکی گەورە فاکتەرێکی دیکە کێشەی مڵکایەتیە بۆ بینی بۆ چەندین ساڵە بۆن منە ناوچەی زەڵم لە چەند سەد مەترێکە کێشەی مڵکایەتی هەیە و لەم دوایانە گەیشتە حەل و چارەسەرکرا بۆیە حکوومەت زۆر گرنگە ئیش لەسەر ئەمە بکە لە هەر کەرتێکە کە تۆ بتەوێ تەختی دابنێ پرۆژە بکەی سێرەکەی ئەم زەوێ یان مڵکی شارەوانیە یان مڵکی ئەوقافە یان مڵکی وەزارەتێکی دیکەیە ئەبێ لیژنەیەک هەبێ لە ئەسەر ئاسێکی باڵا ئەم زەویە ئەگەر بۆ سوودی گشتی زیاترە تاپۆ بکرێت لەسەر ئەو وەزارەتەوە بتوانێت پرۆژە گەشت و گوزاری لەسەر بنیاد بنێت کێشەی مین و تەقەمەنی تا ئێستاش ئێمە گرفتێکە سێرێک گەشتێرە چێتە ناوچە شاخاویەکانی ئێمە زۆر جار گیانی ئەکەوێتە مەترسیەوە بۆیە پێویستە ینی لایەنی میری هەستێ بە خاوێنکردنەوەی ناوچە شاخاویەکانی هەورامان لە مین و تەقەمەنیەکان ئەمانە کۆمەڵێک کێشە و گرفتن کە ئێمە ئەتوانین ئیشیان لەسەر بکەین بۆ ئەوەی چارەسەر بکرێت زۆر باشە دکتۆر دەستی خۆش بێ یانێ زۆر شتی باشێ باس کرد ئەمانە هەمووی گرنگن ئیشەڵات توێژینەوەکەی جەنابیش دەبێتە هۆکارێک سەبەبێک ڕێنیشاندرێکی باش بۆ زیاتر گەشە سندنی کەرتی گەشتیاری و گەشت و گوزار لە هەورامان چ شتێک کە خۆت وەکو پەیامێک چ بۆ هاونیشتیمانیان کە لێرە لە کەرتە گەشتیارەکانی شەکەن یا خۆت وەکو شتێک کە خێرا بێت بکرێت ینی ڕەنگە پلانی درێژخایانمانەیە پلانی کوردمەوەمانەیە ئێستا شتێک زۆر ضرور بێ ینی ئێمە بە خەڵکی بڵین لە کەرتی گەشت و گوزار لە هەورامان گرنگە ئەمە جێبەجێ بکرێت وڵی بەڕێبەتی گەشت و گوزاری هەڵەبجە بتوانێت داتابیسێک دروستکات بۆ ئەو خزمەت گوزاریانەی کە لە ئێستادا لە هەورامانە هەن بۆن منە 1505 شوێنی دانیشتمانەیە ئەمانە بخرێنە ناو داتابیسێکەوە 74 فرۆژگای بۆ منە کەلتوریە بخرێتە ناو داتابیسێکەوە 3 هۆتێلت هەیە 7 بۆن منە مۆتێلت هەیە 39 کابینی گەشتیاریت هەیە وها کەزاتا کۆتاییە هەموو ئەم خزمەت گوزاران لە داتابیسێکە دا بنرێت ئیشی لەسەر بکرێت ئەو داهاتی کە ساڵانە دەسەکەوێتەوە لەو دامەزراوە گەشت و گوزاریانە بێت پلانی بۆ دامنێت و پرۆژەی گەشت و گوزاری مۆدرن و تازەی لەسەر دروست بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین پەرە بەناوچەی هەورامان بدرێت و لەم قەتیزبوونەوەی ئێستا دەربکرێت چونکە بەڕاستی بەم ئاستی ئێستاوە ناتوانین بڵین هەورامان ئەتوانێت بێتە ناوچەیەکی گەشت و گوزاری بەبێ ئەوەی کە تۆ بێت پرۆژێک تایبەتمەندیەکانی گەشت و گوزاری هەیە بەدڵنیایەوە هەموو توانستەکان ئامادەن بەس پێویستی بە پلانێکە پێویستی بەوەی بودجەیەکی تایبەتی بۆ دابنرێت پرۆژەی مۆدرن بکرێتەوە بۆ نمونە سەرچاوی تافگەی زەڵم ئەتوانێت لە ئەحمەداوە بنی پەڵک وشکەناو تا سەرچاوی زەڵم جوانترین پرۆژەی گەشت و گوزاری تا بکرێت لە دروستکردنی شوێنی دانیشتنەوە لە دروستکردنی پۆند و ینی بۆنە حەوزی ئاوی دانانی یاری ئاوی مەلەوانگە ینی ئەمانە دانانی تەلەفری جوانکردنی ئەو ناوچەیە دیمەنێکی گەشتیاری جوان بڕێ ڕێخستنەوەی ئەو هەموو دوکان و فرۆژگا و شتانی کە لەو ناوچەیەدایە بۆی ینی دیمەنی سروشتی جوانی هەورامان تێک نەچێت و ئەو گەشتیارەی کە دووچاری پیسبوونی بینی نەبێت و بتوانێت
چێژێکی تایبەت لەو ناوچەیە وەربگرێت. بشرخي واريو كرمشوياني دقاوي شيكي تمصالك بيباير نشتي مالك باصري دايمي دورو سري بالمي سيران بيباخو حمي السلام عليكم كاغا ورمان گیان سلام علیکم حاڵ گەڕێزە چۆنە باشی شکر سلام بەدی سپاس دەکەم احترامان خۆی ان شاء الله سپاس کرد بەڵێزان لەگەڵ کاک هەورامان جەلال بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە گفتوگۆکەین دەربارەی کەرتی گەشتوگوزار لە هەورامان و وەروە کۆمەڵێک زانیاری لێ وەرەگری کاک هەورامان سپاس بۆم دەرفەتەی بەیەمەت بەخشی ماندوو نەبن ناوچەکەتان گەشتیاریە و زەختێکی زۆریشتان لەسەرە زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێر بن بۆ بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە بەگشتی لە هەورامان یان با بڵێن سنووری ناوچەی هەورامان هەمووی گەشتیاریەت چەند ناوچێکی گەشتیاری بەگشتی ئەمە لە سنووری بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە چەندیان لە هەورامان وڵایی زۆرترینی لە هەورامان ڕێژەی گەشتیار لە زۆرترین ئامار چەنە کە ڕووی لە ناوچەکە گەشتیارەکانی هەورامانەکەن بۆ نمونەیەمە ئەگەر ئامار وەرگین بە نمونە ئەگەر لە ئاماری جەژنەکان وەرگین بۆنەکان بە تایبەتی و بۆنە و جەژنەکان وەرگین زۆرترین ژمارەی گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی هەورامانەکە بە تایبەتی هاوین هەواری ئەحماوە و سەرچاوی زەڵم و تەوێڵەوە بیارە ئەم ناوچانە زۆرترین گەشتیاری بۆچێت توانین بڵێن بۆ نمونەیە ماگەر ئاماری بۆنەیەک یان جەژنێک وەرگین بۆ نمونە جەژنێکی وەکو جەژنی قوربان هەر چوار ڕۆژەکەی ئەگاتە 100,000 گەشتیار 100,000 گەشتیار گەشتیارەکان ئەوەی بەپێ راپۆرتانی لێ بەرەسانە ناوخۆی کوردستان یا باشوور یا بیانی شتیایە زۆرترین ڕێژە بۆ نمونە ئێمە زۆرترین ڕێژەمان گەشتیاری ناوچەکانی خواروی عێراقا و ئەم ساڵ ئێمە وەکو بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە گرنگیەکی زۆرمانەوە بە گەشتیاری بیانیش وە هێنانی گەشتیاری بیانی بۆ ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەتوانم بڵێم ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی تر گەشتیاری بیانیمان زۆرتر بووە بەتابەت گەشتیاری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ڕۆژاوای ئاسیا و بۆ ئەو مەبەسەر ئێمە لە ماوەی پێشووە نوێنەری دە کۆمپانیای ئەڵمانیمان بانگێش کردووە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ مەبەستی هێنانی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگا بۆ زیاتر بە گەشتیاریکردنی تەواوی ئەو شوێنەوارە مێژوی و ناوچە گەشتیاریان و شوێنە سروشتیە جوانانە لە سنووری ناوچی هەورامان و سنووری بەڕێوەبەرەتەکەی بەڕێستان دەستکراون چی بکرێت هەنگاوی باشنراوە یان لە چ قۆناغێکە وڵی ئێمە لە هەموو بارێکەوە دەستکراوین و هەماهنگێکی زۆر باشمان هەیە هەم لەگەڵ بەڕێزان پارێزگاری هەڵەبجە قایمقامێتی هەڵەبجە دەستگا فەرمیەکە لە پارێزگای هەڵەبجە و ئەمەوێ لێرەشەوە سپاسێکی سەرۆکی دەستەی گەشتوگوزار بکەم ئەو خاتۆمەل بەڕاستی زۆر هاوکارمانە زۆر پشتیوانمانە و وەزارەتی شارەوانیش هەموو ئەمانە پشتیوانمان هەماهنگمانن بۆی بتوانین ناوچەی گەشتیاری جیاواز لەسەر جەم ناوچەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بکەینەوە و ئێمە ساڵانە چەندین پرۆژەی جیاواز پێشکەش بە وەزارەتی شارەوانی دەستەی گەشتوگوزارەکەین کە پرۆژەی جیاوازن پرۆژەی نوێن بۆ سنووری پارێزگای هەڵەبجە بەڵام کێشەیەک هەیە لێرە ئەویش قەیرانی داراییە ڕەنگە قەیرانی دارایی هۆکارێ بێ بۆ ئەوەی کە نەتوانین ینی کۆمەڵی پرۆژەی جیاواز لە سنووری پارێزگای هەڵەبجە بکەین بۆ مەبەستە ئێمە هەماهنگیشمان هەیە لەگەڵ کەرتی تایبەت و داواشمان لەوە بەرهێنەران کردووە لە بواری گەشتیاریە پرۆژەی جیاوازکن لە سنووری پارێزگای هەڵەبجە ئامادەشین هەموو ئاسانکاریەکیان بۆ بکەین تا و ڕادێژ ئێمە کۆمەڵێک ئەرزە هەیە بە ناوی بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجەوە تا ئەو ڕادێژێمە بۆمان کراوە ئەرزشمان بۆ دابین کردون هەموو ئاسانکاریەکیشمان بۆ کردون بۆی بتوانن پرۆژەی گەشتیاری لە سنووری پارێزگای هەڵەبجە جێبەجێ ناوچەی هەورامان ناوچەیەکی شاخاوی ڕەنگە دروستکردنی پارکینگ بۆ ئۆتۆمۆبیلەکان گەراج تۆزێک ئاسان نەبێ و ڕێژەیەکی زۆریش گەشتیاریە ڕێگاوبانەکان تابلۆکانی سەرجادە ڕەنگە کۆمەڵێک بابەتی سەرەتاییە بن پێویستە گەشتیاران بۆی ئاسانتر بتوانە شوێنەکان دۆزنەوە یاخود
بتوان زیاتر بە ئاسانی گەشتەکان ئەنجام دەن و ڕەنگە ئەمانەش پێویستی بە نۆژەنکردنەوەی ساڵانە و بەتایبەت بابەتی ڕاگەیاندن و ئەمانە لەو مەجالەیە ئێوە چیتان کردو یاخود بەردەوام چیەکەن؟ ئێمە بەنسبەت ئەو بارەی کە باست کرد خۆی ناوچەی هەورامان ناوچەیەکی سەختە و پێگە جوگرافیەکەی وایە ڕەنگەوە بەرهێنان لە بواری گەشتیاریە یان لە هەر بوارێکی دیکە کولفێکی زیاتری پێویست بێ ئێمە ینی هەوڵیشمان نیاوە زۆرترین ئاسانکاریشمان کردو بۆی هەر بە ڕێزێکیان هەر کەسێک یان هەر خاوەن کۆمپانیەک بتوانێت لە بواری گەشتیاریە بەتایبەت لە بواری گەراج لە بواری پارکینگ وانە پرۆژەی هەبێ ئامادین هەموو ئاسانکاریی بۆ بکەین و ئێمە بەنسبەت ئەوەی کە گەشتیار بتوانێت بە ئاسانترین شێوەش بگاتە ناوچە گەشتیارەکان ئێمە وەکو بەڕێبەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبژێر لە ئێستا سەرخاڵی دروستکردنی ئەپلیکیشنێکین ئەپلیکیشنێکی گەشتیارین کە سەررجەم ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبژێ تێدا تۆمار کراوە لەگەڵەوەشە ئێمە لە ڕێگەی لۆکیشنەوە سەررجەم شوێنە گەشتیاریەکان و ئوتێل و خواردنگە و ڕێستۆرانتەکان هەمووی تێدایە بە شێوازێکی نوێ و جیاواز گەشتیار لە سنووری سلێمانی و یان لە هەر شوێنێکەوە بێوێ ئەتوانێت بە ئاسانترین شێوە بگاتە هەر ناوچێکی گەشتیاریان هەر شوێنێکە خۆی بێوێت. کاک هەورامان ناوچی هەورامان بەدەر لەوەی سروشتێکی جوانی هەیە بۆتە ناوچەیەکی گەشتیاری ئەوەشمان بیر نەچێ شوێنێکی مێژوویە و بیناسازیەکەی کللتورە ڕەسەنەکەی جلوبەرگ و کۆمەڵێک عادات و تەقالید کە ئەکرێ هەر خودی ئەمانە بەکاربێنن بۆ گەرم و گوڕکردنی کەرتی گەشتوگوزار لە ناوچەکەیە. یاساکان پشتیوانیتانەکەن ئێوە بتوانن یاخود بەڕای ئێوە چی بکرێت بۆەوەی هیچ نابەشێک لەو بیناسازیە جوانەی لە هەورامان ماوەتەوە هەیە بپارێزرێ بۆی خودی ئەو سیما جوانە کللتوری و فەرهەنگە ڕەسەنیی ماوەتەوە ئەوەندەی تر کەرتی گەشت و گوزار لە پاڵ ئەو کەش و هەوا سازگارە و سەر چاوکانیاوانە هەیە گەرم و گوڕترکە. ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەگشتی و لە سنووری هەورامان بە تایبەتی کۆمەڵێک تایبەتمەندی جیاوازمان هەیە لە بواری گەشت و گوزارە بەنسبەت بۆ نمونە ئێمە ئەگەر ناوچەی هەورامان وەرگرین لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی کولتورەوە لە ڕووی بیناسازی و هەموو ئەمانە کۆمەڵێک تایبەتمەندیە کە ئەتوانێت سەرنجی گەشتیار ڕابکێشێ بۆ خۆی ئێمە وەکو بەڕێبەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە لە ئێستا کار لەسەرەوەکەین و ئەتوانم بڵێن تا ڕادەیەکیش کردومانە بە مەرج بەسەر هەر کەسێکەوە کە بۆ نمونە نۆژنکردنەوە بێ لە بواری خواردنگە یان دوکانیان هەر پرۆژەیەکی گەشتیاری کە لە ناوچەکەیکات داوامان لێکردووە پێش هەموو شتێک بایەخ بە کللتوری ناوچەکە بە بەتایبەت لە ڕووی بیناسازیەوە ئێمە زۆر گرنگی پێین بۆی بتوانین سەرنجی گەشتیار بۆ خۆی ڕابکێشە گەشتیار کاتێک سەردانی ناوچەیەکی گەشتیاری ئەمەکە هەم کللتوری جیاواز ببینێ هەم فەرهەنگی جیاواز ببینێ هەم بیناسازی جیاوازیش بینێ و ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر باش بەدەمەوەچوونێکی باش هەیە لەلایەن خەڵکی ناوچەکەەوە ڕەنگە گرفتی خەڵکی ناوچەکەشەوە بێ تۆزێک کولفەی زیاتری پێویستە بۆ خۆتەزانی کللتوری دروستکردنەوەی کللتوری کۆن لە ناوچەکە کولفەیەکی زیاتری پێویستە ئێمە لە ناوچەی هەورامان زیاتر گرنگیمان بەبەردیاوە بۆ بیناسازی ئەوانە ڕەنگە تۆزێک کولفەیەکی زۆرتری بێت. باشکە گەورەمان لەو دەرفەتەی ماوانە بابەتی خزمەتگوزاری ڕەنگە بەشێکی لە چوارچێوەی دەسەڵاتیەوە بێ بەشێکی ئیداریات بێ لایەوە ئەوە جێبەجێکار نەبن بەڵام لە کۆتاییە ناوچە گەشتیارەکان بە تایبەت باست کرد ئامارەکان زۆرن ڕێژەیەکی زۆر گەشتیارێتە ناوچەکە زۆر وردەگلەیەکی ژەکرێت گەشتیار ڕەنگە لەبەر ئەو زەختە زۆرەی هەیە لەوێ کۆمەڵی خزمەتگوزاری سەرەتایی ڕەنگە پێویست بن لەوێ چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی خزمەتگوزاریەوە تەنانەت ئەو شوێنانی شوێنی نوێشکردن و دەستشۆردن و ئەمانە هەستەکەی هێشتا پێویست بێ لە ناوچەکانی هەورامان ئەمانە جێبەجێ بکرێت. ئێمە لەو بارەوە کەم تەرخەمیمان نەکردووە ئێمە توانم بۆ نمونە لە ڕووی ئەمنیەوە ئێمە هەماهنگێکی زۆر باشمان لەگەڵ ئاسایش لەگەڵ پۆلیس لەگەڵ پۆلیسی هاتوچۆ لەگەڵ تیمەکانی تەندروستی لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی شارەوانیەکان هەیە ینی هەموو ئەمانە پێکەوە هەماهنگێکی باشمان هەیە لە ناوچە گەشتیاریەکانە کۆمەڵی خزمەت گوزاری کەش پێویستە ینی ئێمە ڕێنماییشمان داناوە لە ناوچە گەشتیاریەکان بێ خاوەن گەشتیاریەکانیش هەماهەنگمان بن هەم گەشتیار هەم خاوەن گەشتیاریەکانیش هەماهەنگمان بن لەبەرەوە ئێمە ژمارەیەکی زۆر گەشتیار سەردانمانەکە ینی بێ هەمومان تەواوکەری یەکتر بین هەرچەندەوانیش هاوکارمان بەڵام لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر گەشتیار ئێمە ئێستا سەرقاڵی ئەوێن ینی ئەم ساڵ بە جیاوازتر ئەو پلانی کە دامانناوە ئەم ساڵ پلانێکی جیاوازترمان داناوە گرنگی زیاتر بە ڕاهێنانە دەین لە بواری گەشتیاریە واکردنەوەی خولاوە
بابەتی ئەتەکێتە بابەتی پێشوازیکردنە بابەتی هۆشیاریە هەموو ئەمانە ئێمە ئەم ساڵ دوو کۆبنەوەی جیاوازمان کردووە لەگەڵ سەرجەم ناوچە گەشتیاریەکان لە سنووری هەورامانە لە زەڵمەوە بیگرە بۆ تەوێڵە بیارە دانیشتن لەگەڵیانە کۆمەڵە ڕێنماییمان پێداون و بەنیازیشین لە داهاتووە خولی جیاوازیان بۆ بکەینەوە بۆی بتوانین لە ڕووی باشترکردنی پێشوازی داهاتنی گەشتیار و ناوچە گەشتیاریەکانمان لەو ڕۆ زیاتر بەرەو پێش بەرین. دەخوا دەستخۆش وڵایزان لە درێژەی بەرنامەی هەواری هەورامان ئەم جارە گەڕین بە شوێن سۆراغی ئەو بابەتانی کە پێویستن بە کەرتی گەشت و گوزار لە ناوچەکانی هەورامان توێژەران وەروەها و گەشتیاران چالاگوانانی بوارەکەمان وەرگرت لە ناوچەکەی باسییان لەوە کرد تەواوی تایبەتمەندیەکانی کەرتی گەشت و گوزاری لە ناوچەی هەورامان بوونی هەیە بەڵام ڕەنگە پێویستی بە هەنگاوی زیاتر بێ بۆ بە بازاڕیکردنی وەروەها بۆ وشارکردنەوەی فرۆشیاران لێرەوە بۆ زیادکردنی کەرتی ئەو بابەتانی کە کەرتی ئەهلی لێرەیە دەفەتی پێ بدرێ کار بکەوە هەروەها گرنگی شە حکوومەت بەدەمەوە هاتنێکی باشی هەبێ بۆ ناوچە گەشتیارەکان. ئازیز و وەشەویسامە بەرنامە هەوار و هۆرامان و جاریما بە کۆتا یاونا هیوادارێمی هۆرامان هەراوەدان بوو یاکە گەشتیارێکی بە پاک و تەمیزی مناوە خود و گەشتیارە کە مەیەگە ڕێزجە سروشت و جوان و هۆرامانی گێراوە هۆرامیەکێش تاوە ڕەسەنایەتی کولتور و وشا بازاوە بە شێوازیوی جوان پیشانە و گەشتیاری و مێمانەکەش بە تا بەرنامی تر بەخوای گەورە تا مسمار و خواتان هەر بشرخي واريو كرمشوياني دقاوي شيكي سمصالك بيباير نشتي مالك